ڕۆژتان باش بینەران و بیستەرانی کوردستان 24 لە شاشە ڕەنگینەکەی کوردستان 24ەوە پرۆگرامی ڕۆژ باش دەست پێ دەکەم بۆ هیوایە کە دەستپێکی ڕۆژێکی پڕ لە چالاکی و پڕوزە بێ بۆ هەر یەکێکتان. ئەمڕۆ باس لەو شتاناکەین کە نازنامەی هەر نەتەوەیەکە وەکو ئێمەی کورد کە نازنامەی ئێمە و کللتوری ئێمە بەشێکیان لەو جلوبەرگانەدا خۆی دەبینێتەوە کە لە دێر زەمانەوە بۆتە مۆرکێکی کوردەواری و دیزاین کراوە و بە شێوەیەکی زۆر پێشکەوتوانە ئێستا پێشکەوتنی بەرچاوی بەخۆوە بینیەوە و ئێمە گفتوگۆی زیاتر لەسەر ئەو بابەتاکەین کە تەوەری پرۆگرامەکەمان تایبەت کردووە بەو بابەتە. جگەلەوە کۆمەڵە بەرگە و بابەتی هەمەڕەنگی دیکەمان بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان پڕن لە زانیاری بەسوود و هەواڵی گرنگ سەرەتاش بە کورتەیەک لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکان دەست پێ دەکەم. مەسرور بارزانی پەیامێکی سەرخۆشی ئاراستەی بنەماڵەی شاعیری کورد جەلال مەلەکشا کرد. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەیامێکی سەرخۆشی ئاراستەی بنەماڵەی شاعیری ناسراوی کورد جەلال مەلەکشا کرد و ئاماژەی بەوە کرد. جەلال مەلەکشا ڕۆشنبیرێکی نیشتیمان پەروەر بوو. مەسرور بارزانی لە پەیامەکەیدا دەڵێت هاوبەشی خەمی بنەماڵەی جەلال مەلەکشام. ئەمڕۆ لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. ئەمڕۆ لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە هەڵسەنگاندن بۆ گرتنەبەری ڕێککاری نوێ و ئەو دۆخەی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە هاتۆتە ئاراوە دەکات. هەروەها لیژنەی باڵای بەرەنگاربوونەوەی کۆرۆنا بڕیاری لەبارەی پرۆسەی خوێندن لە قوتابخانە و زانکۆکان دەدات. سەرۆکوەزیرانی عێراق ڕای دەگەێنێت قەیرانی ئێستا بەهۆی کۆرۆنا و دابەزینی نرخی نەوتە. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ڕایگەیاند پەڕەی سپی نەخشەڕێگەیەکی ڕوونە بە ئاراستەی بەدیهێنانی چاکسازی ئابووری. هەروەها پلانی حکومەت پشتیوانیکردنە لە کەرتی تایبەت بۆ ئەوەی کارا و کاریگەر بێت لە پرۆژەکانی وەبەرهێنان. کازمی جەختیشی کردەوە کە ئەو دۆخەی ئێستا عێراق پەیدا تێدەپەڕێت بەهۆی کۆرۆنا و دابەزینی نرخی نەوتە. سەرۆکوەزیرانی بەریتانیا کەرەنتینی گشتی لە وڵاتەکەی ڕاگەیاند. بۆریس جۆنسن سەرۆکوەزیرانی بەریتانیا بەهۆی تەشەنەکردنی ڤایرۆسی کۆرۆنا کەرەنتینی گشتی ڕاگەیاند و داواشی لە هاوڵاتیان کرد بۆ ڕێگری لە کۆرۆنا لە ماڵەوە بمێنەوە و بۆ کارێکی زۆر پێویست نەبێت نەچنە دەرەوە. بەپێی بڕیارەکەی سەرۆکوەزیرانی بەریتانیا ڕۆژی پێنجشەممەی داهاتوو کەرەنتینی گشتی لە وڵاتە جێبەجێ دەکرێت. هاوسەری دۆناڵد ترامپ دەڵێت دیموکراتەکان ترس و دڵەڕاوکێ لە ناو خەڵک بڵاو دەکەنەوە. میلیانە ترامپ هاوسەری دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا کەمپینێکی بۆ سەرکەوتنی هاوسەرەکەی لە هەڵبژاردن و ڕاگەیاندن ئاشکرای کرد. هەوڵەکان بۆ دۆزینەوەی ڤاکسینی کۆرۆنا بەردەوام. ئاماژەی بەوەش کرد دیموکراتەکان پرسی کۆرۆنایان بە سیاسی کردووە و ترس و دڵەڕاوکێ لە ناو خەڵکدا بڵاو دەکەنەوە. کورتە کۆتایی هاتوو ئێستاش ناوەڕۆکی پرۆگرام. دیزاینکردن یاخود نەخشاندنی جلوبەرێک بەتایبەت جلوبەرگی کوردی لە هەندێک کەس وەکو حەز و خولیایە بەتایبەت لای دوو گەنجی شارۆچکەی دەربەندیخان کە ماوەی 14 ساڵە کاری فرۆشتنی جلوبەرگی کوردی دەکەن. جگەلەوەی لەو ڕێگەیەوە بژێوی ژیانیان دابینەکەن هاوکات خزمەتێکیش بە کللتوری جلوبەرگی ڕەسەنی کوردەواری دەکەن. دیزایانی جلوبەر ڕووی دیزاینکردنی ئەو جلوبەرگانە یاخود ڕووی خۆشی ئەو دوو گەنجە سەرنجی تەواوی کردیارانی ڕاکێشەوە. بایمەش بەیەکەوە بیان بینین.
ئەم کار و پیشەمان هەڵبژاردووە بەڵێ بژێوی ژیانیمان لەسەرێتی لەگەڵ هەموو ئەمانەیشا پیشەکەی خۆمانمان خۆشەوێ و هەستەکەین لەم ڕێگەوە توانیمانە خزمەتێک بە کولتور و دابوونەریتی کوردەواری و نەتەوەکەمان بکەین. کڵاشی هەورامی و کڵاو و مشکی و ئەنواع جۆرەکانی قاتی مراخانی و ستارخانی و قاتی شاڵ و ئەو بابەتانە بە ئامادەکراوی پێشکەشی کڕیارە بەڕێزەکانی ئەەکەین. مۆدیلی قاتەکانمان گۆڕاوە هەمووی خەیاتەکانمان لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بەمانە لە مەعمەلدانراوە لە سلێمانی بە دیزاینێکی جوان بە شێوەیەک و بە مۆدیلی تازە هەمووی بۆ دروست دەکرێت لەگەڵ قات و هێلەکە بە نسبەت کڵاشەکانیشەوە کڵاشەکانمان ئێمە ساڵانی ڕابردوو باغیان زۆر بەرز وەڵام ئێستا بۆی دابەزینی تمەن لە ڕۆژهەڵاتی کوردستان سعرەکەی دابەزیە تقریبان لە زۆربەی کڵاشەکانمان ئێمە لە هەورامانی ڕۆژهەڵاتەوە بەمانێت سعری باکەی دابەزیوە وەکو جاران نەماوە. ئێستاش تەوەری پرۆگرام دەست پێ دەکەین کە وەک لە سەرەتاوە ئاماژەم پێکرد باسکردنە لە یاخود ڕنگدانەوەی دیزایانی جلوبەرگی کوردی لەسەر ئاستی وڵاتانی جیهان بە تایبەت هەر وڵاتێک کە نازنامەی خۆی بە چەند شتێک دیارە وەک ئێمەی گەلی کوردیش هەمیشە جلوبەرگی کوردی زۆر ڕەنگی داوەتەوە بە تایبەت لای کەسانێک کە گرنگی زۆری پێدەدەن و هەوڵیان داوە لەو ڕێگەیەوە کورد و کللتوری کوردی لەسەر ئاستی وڵاتانی جیهانیش بناسێنن بۆیە من میوانداری بەڕێز دێلا مورادم کردووە وەکو دیزاینەر کە لێرە لە ستۆدیۆ لەگەڵمایە بەخێر هاتی دێلا خاتون باشیت زۆر بەخێر هاتی کاناڵەکەم بۆ یادی پێ ساڵیشی زۆر سپاس بێگومان ئەمڕۆژ ڕۆژێکی دیکە چووە سەر تەمەنی کوردستان 24 ساڵ زۆر سپاس دێلا خام پێمان بڵێ ماوەی چەندێکە خەریکی کاری دیزاینکردنی و چۆن قاڵ بوویتەوە لەو مەجالە تقریبا 20 ساڵەیە لە 2000 دەستم پێکرد کە دەستمان پێکردتەوان بێگومان یەکێک لەو هەوانە بوو کە خۆمان بناسێنین بە جیهان چونکە ئەچویتە هەر شوێنێکەوە لەو زمانە جلی کوردیمان لەبەرە کرد خەڵک نەیەزانی جلی کوردیە وایە نزانی عەرەبین وایە نزانی خەلیجین لە ئەوروپا چکە ئێمەش بە حوکمەوەی کە لە ئەوروپا بووین بەڕاستی لە نەوەدەکانیشە کە ئاهاتینەوە بۆ کوردستان ئەوڵی نەوەدەکان من هاتمەوە بۆ کوردستان خەڵکێکی زۆر کەم جلی کوردی لەبەرە کرد دەویش بەهۆی و لە پێم وابێ لەو کاتە خەڵکەکە بوو هینی مایشەتی بۆ شوێنە نەبوو گران بوو بە هەر حاڵ بەڕاستیەوەدا بە تایبەتی بۆ نمونەیەک بۆ بێنمەوە کەڕەتێک لە حەفلەیەکی زۆر با بڵێم ڕاقی بۆ لە ئەڵمانیا کە هاتمە خوارەوە بە جلە کوردەکانم خەڵک گوتی وایە نەزانی پرنسەسی خەلیجی و شتیوە هەم زۆر زۆر بوو بەداخل لە دڵما ئەو بوو یەکێک لە بەڕاستی ئیتر تەواو بۆ قەرارم داوتم ئەبێ ئێمەش دەست پێ بکەین بەوەی کە خۆمان بناسیێنین بە جیهان و خۆتیش وەتەزانی ینی ئارت ینی دیبلۆماسیەکی سۆفتە کە خۆت بە خەڵک بناسیێنیت ینی جا لەوە دەستم پێ کرد. دێلاخان بە دروستیەوە چەند ساڵ پێش ئێستا بوو؟ 2001 بوو. کاتە ماوەیەکی زۆرە. لەکوێوە دەست پێ کرد؟ یەکەم جار کە دەستمان پێ کرد مەجموعەیەکی ڕەفیقی خۆم جلی خۆشم جلم یعنی تر جلی کوردیم زۆر بوو بە حکومەی زۆر پێم خۆش بوو کچەکەشم لەو کاتە هەر جلی کوردی زۆر لەبەرە کە جلی کوردیمان زۆر بوو کەس و کار هاتن و خزم و
هەموو ڕفیقەکانم لەوێ لە بەریتانیا دەستمان کرد فاشن شوەیەکمان ئارز کرد لە کوفە گالەری بڕوا بێت ینی تا ئێستاونە خەڵک نەهاتبوو بۆ کوردستان تیڤ و کاتە حاضر بۆ ئەوان پەخشیان کردەوە ئیتر شتێکی زۆر دڵگەرمی بوو بۆ من بەرەوە شتێکە بۆ شوێ بوو عربە پڕ بوو لە عرب چکە کوفە گالەری خۆی هەیە عێراقی بوو ئیترەوە بوو وتم ئەمە ئەبێت ئیتریشی دەستپێکی کارەکانت بەڵێ ئیتر دوای ئەوە دەستمان کرد بێگومان ینی هەموو شتێک لە گۆڕانکاریایە هەموو شتێک لە عسری سورعایە تر گەنج بەو هەموو لێرەوە کەجلی کوردی هەیە نێتوانانی لە بەریکا من هەسام ئیتر تەسکم کردەوە لە پشتەوە زنجیرم بۆ کرد بۆەوەی ینی هەموو کچێکش حەزیە کرد گەنج حەزیەکە لەشی جوان دەرکەوێ و قیافەی جوان دەرکەوێت لە کراسێکی پان لەبەرکە و بە پشتێن تەسکی کاتەوە ئەم شتانە ئیترەوە بوو یەکێک لەوانەیە کە دەستمان دەکەت من دەستم پێ کرد ئەوە بوو کە کاسم تەسک کردەوە بە زنجیردا بخرێ و کە لەشی ئافرەتەکە بە جوانی دەرکەوێ و فەمینیستی خۆی بۆ شێوەیەکە بەشێکی جوانیانی ڕاستە دێلا خان ئەو جلوبەرگانەی کە تۆ دیزاینت کرد یا خۆت گۆڕانکاریت بەسەراهێنا جلوبەرگی زیاتر ساڵی چەند بوو کە گۆڕانکاریەکەت بەسەرناوە ئەو قماشانەش کە بەکارتێنا تا چەند گونجاو بوو بەتابێت جلوبەرگی کوردی تا چەند گونجاوە بۆی کە بتانی زۆر ئازادانە هەموو دیزاینێکی تیا بکەیت زەینی خۆشبەختانە ئێمە کوردستانێکی گەورەمان هەیە و هەر ناوچە بۆ ناوچە جلەکان فەرقەکە گوند بۆ گونجلەکان فەرقەکە لەبەرەوە ئێمە ئەکێکی بێ دیزانی ژری کوردبەرگی کە دەستی بەتاڵە یعنی زۆر بەرفراوانە ئەتوانیت هەچیکی تیا بکەیت اینجا خۆشبەختانە ئەوە بوو یەکێک لەو ئیشانەیە لێ بچیتە مەسەڵەن زۆربەی عەردێکی زیام کرد لە شوێنێک لە 2004 بوو بزانم 2004 لە شوێنێکی کردم 2005 بوو زۆربەی گەنجەکان نیانەزانی مەسەڵەن جلوبەرگی زێباری بۆ شێوەیە ناوچەی زێباری جلوبەرگی باکووری کوردستان بۆ شێوەیە یعنی هەتا ئەوە بۆ بڵێم نێشکردنەوەیەک بوو بۆ گەنجەکانیشمان دوای ئەوەش من لە هەر عەردێکی ئەزیام کردبێ لە پێشە جلە کۆنەکانی خۆمان من دەرخستووە یعنی هین هەر ناوچەی ساڵی چەنە هەبوو یعنی ئەوە 100 ساڵەوە پێشم هەیە ئێستش هەمە ینی هی دایکم و هی پورم و هی دوای ئەوەش خەڵەکە ئیزانی من ئەوە ئینترستی منەوە لەو ئیشانە لە زۆر بەی شوێنانەوەشتم بۆ هات پارچەم بۆ هات مەسنی هی نەنکمە هی فلانە ساڵە ینی جلوبەرگی کۆنم زۆر بوو لە هەر عەردێکی ئەزیا هی هەموو ناوچەکانی کوردستان دەرم خستووە کە ئەمە ئەسڵەکەیەتی من لە خۆم نەمهێناوە ئەمە ئەسڵەکەیەتی بەڵام من لە ناوڕۆکی ئەو ئەسڵە من دیزاینم کردووە لە ناوڕۆکی ئەوە مەسەن لەگە سەری جلەکانم بکەی تۆعان دوای من خەڵکێکی زۆر کردی کە بەڕاستی دەستکاریەکی زۆری تیا کرد فەقیانی نەهێشت بەڵام من هەموو جلە کوردەکانم بە پێی ناوچەکانە بێ فەقیانی هەبێ ئەبێ ئاڵ کراسیشی هەبێ یعنی ئەبێ هەیبێ ناتوانم بەبێ ئەوە مەسەن ئێستا کە حتا کەچوون بۆ دوبەی لێ عەردێ زیام کردێکە کاتە پێشەوە و تێتوانی ئەو جلانەمان هەمووی بۆ بکەی بە ستایلی عەرەبی هەمووی بۆ فرۆشم ڕێ خەمە دوکانەکە خۆمەوە چاوتم من چیم کرد من هاتم خۆم بناسێنم بە خەڵک کە بیکەم بە تۆ و دژە کراسێکی تا خوارەوە بۆ بکەم بەبێ دەرپێکەی بەعنی چیم کرد ئەوە هیچم نەکرد ئیتر ئەوەیە ینی بە ناوڕۆکی کوردەکەی هێشتومەتەوە ینی کە بیبینی ئەزانی کوردیە بەهۆی فەقیانەکەەوە بۆ یەلەکەوە بەهۆی سەڵتەوە بەهۆی کەواوە بەهۆی دەرپێکەوە بەهۆی ئەو شتانە بێگومان جوولەری ئەوە یەکێکە لە شتە سەرێکەکانی من کە جلی کوردی پێ جوانەکەم سەر و کڵاو و گوڵەنگ و لەو هینەوەی تر باشە پێشوازی ئەو کەسە بیانیانەکە هاتنە ناو پێشەنگاکە چۆن بوو بڕواو بێت عەردێکی ئەزیام کرد ئەو ساڵە خواردنی کوردیشمان کردبوو بڕواو بێ مێری ئەو منتەقەیە هات وتی یعنی چی ملەتێک بەو هەموو جوانی جلە و بەو هینەوە کە بتوانێت ژێر دەست بێت چۆن لەبێ ملەتێ بۆ شێوەیە یعنی پێشوازی خەڵک بۆ شێوەیە بوو باشە عەردێکی ئەزیام کرد لە شاری هاڵ تەلەبەکانی جامعی شاری هاڵم بەکارهێنا بۆ نمایشگاکە کچەکانیان وت قەت هەستمان نەکردەوە نەجوانین قەت هەستمان نەکردەوە we feel like princesses یعنی هەستیان نەکرد یعنی وەکو پرنسس وهان وەکو ئەمیرە و ئەمیرات وهان پێشوازیێکی زۆری بەهۆی ئەوە ینی ئەوەنە دەنگی دایەوە لە
ڤیکتۆریان ئالبەرت میوزیەم من عادەیە زیام کرد 2 ڕۆژ کە مەسەلەن ڤیکتۆریان ئالبەرت میوزیەم یەکێکە لەو مۆزەخانانەی کە زۆر بەدەگمەر وابزانم فەقەت جۆرجی ئەڵمانی لەوێ عەرزی کردووە. منیکە عەرزەکانم لەوێ بوو لە بریتیش میوزیەم بوو لە میوزیەم ئۆف لەندەن بوو یعنی ئەو شوێنانەی کە بەڕاستی بە زەحمەت دەستەگاتە لە بەریتانیا ئێمە توانیمان لەوێ خۆمان بناسیێنین بە دنیا. بێگومان پرسیاریان نەکرد لەسەر بێگومان مێژووەکەی و بۆشت باسەکردن یا بۆ دڕوو نەکردنەوە کە خانمانی کورد بەو جلانەوە ئیشیان کردووە و ژیانی ڕۆژانیان هەر بە هەمان جلەوە بوو ئەگەر ئەوان بۆ ڕۆژێک وەک پرنسس لە بەریکەن ئەگزاکتلی یەکێکە لەو شتانی مەسەلەن کە لە یەکێ لە عەرزەکانی کەوایەکی بەهێخانی حامیبەگی جافم هەبوو مۆدەلەکە لەبەری کردەوە بووتم کە هاتیتە پێشەوە چمکی کەواکە هەگرە بیخە گیرفانت ئەنج دوایی بۆ ماشارحەکردن کچەکەم شەرحەیە کرد کە ئەمە ڕۆژانە لەبەر کراوە ئەو چمکە ئەخرێتە گیرفانەوە بۆ ئەوی بتوانێت هاتو چۆ پێم وابێ لۆکە کراوەتە بینیەوە لە بەرزستان کاتە پێم بڵێتەوە بۆ ئەم ساڵ بەتایبەت بۆ وەرزی سەرما چ دیزاینێکە کردەوە بۆ جلوبەرگی کوردی هەربی بەستینەوە کەواکە خوریکی ئەوە ئەستورێ یانیوە بڵێم فێرە چی پێڵەن خوری نە چی پێڵەن وڵا نازم نالۆکە نیە فێرچی پێڵم ئاوریشم یاوەی ئەستورەکان هەمووی خوریە هەمووی خوریە زۆر باشە دێلاخان تەنیا دیزایانی جلوبەرگی خانمانەکە یاخودی پیاوانیش بەخوا چەند دیزایانێکی پیاوانم کرد هەچنگلەیەکی زۆرم لەسەر بوو ماوەیەکی زۆر بەڵام هەمیشە پیاوان کەمتر دەستکراون بە تایبەت لە جلوبەرگەکانیان نابۆی زۆر دیزایانی تیا بکرێ خۆت ڕەنگێکی ئاڵوواڵای تیاابێوەکو خانمانەوەش ئەبێتە گلەی لای ئەوانی ئەزانی چی ئەڵە هیچ شتێ بۆ گەنجایب نیە گەنج دەتوانێت هەموو شتێ لە بەرکە بەڵام بە حکمی ئەوەی کە ناوچەکان فەرقی زۆرە ڕاست بۆ جلی کوردی بۆی پیاوان لە هەمان کاتیشە بەهۆی پێشمەرگایەتیەوە خەڵک جلوبەرگی کوردی پیاوانی زۆر گۆڕی ینی بیردیە ماوەیە قۆڵیان کورد لەبەرە کرد ینی خۆیان بە خۆیانەوە خەڵکی شەمووی لەبەرە کرد نەشەبوو بەعیبە یانی هەستەکەم ینی خۆیان گۆڕانکاریکی جوانیان بەسەر جلی کوردیا کردووە پیاوان بە مروری زەمن یان بە مروری زەمن شتەکە کەکرێ پاش ماوەیەکە بێ بەعادی مەسەلەن ئێستا لەوانەیە مەسەر ئەوڵەکانی خەڵک زۆر پێشوازیە کرد هەندێکی کەشم هەبوو وەکو هەموو ئارتێک وەکو هەموو تۆ لەو حەیە بکەیت تۆ حەزی لێ بکەی لەوانێ من حەزم لێ نییە یان ئەم ئیشەی منیش هەر بەو شێوەیە خەڵک ئەیوت ئەوە ناگونجێ بەڵام ئەگونجێ چونکە ئەگەر تۆ سەری جلەکانی مەهاباد بکەی 100 ساڵ لەمەوە پێش خانمانی مەهاباد 100 ساڵ لەمەوە پێش شتێکی سیر بوو ئەستن فەرقی زۆرە لەگەڵ ئەمەیکە ئێستا هەبوو یعنی یادی بەخێر مزەفەری شافعی بە منی وت وتی وەختی خۆی دایکم کە ئەم مۆدێلە تازە هاتووە گریاوە بە باوکی و تۆ بۆم بکە ئەزانی ینی ئەگەر نازەم ئەگەر بینی بێتان پێشووتر پێش ئەم مۆدێلە شتێکی ڕەشە بوو تا ئێرە شەڕاڵێکی گەورە شتێکی ڕەش تا ئێرە لەبەرەکرا پشتونێکی 4 مەتر ینی گەنجی بڵێ وەرەوە لەبەرکە لەبەری ناکە بەڵام ئەزانسی ئەو گۆڕانکاریانە هەر هەبووە ئێستا بێتە سەر من ناوچی خۆمان عادیلە خانەوەی کە لەبەری کردووە فەرقێکی زۆرە لەگەڵ پەنجاکانە لەگەڵ شەستەکانە لەگەڵ هەفتاکانە شتەکان ئەو گۆڕی دیزاینەکانە گۆڕماشەکانە حەبسەخانی نەقیب کە تێکەڵا بووە لەگەڵ ڕۆژهەڵات وەکو دەسماڵەکەی کە ڕاست و چەپ کراوە زۆر جوانە بەتایبەت پێ دوایە گەر پیاوان خۆیان هەوڵ بن دیزاین بکەن باشترە یاخود ژنان گۆڕانکاری لە جلەکان بکەین ئەوان بۆ ئێمەی بکەن هیچ مشکلە نییە وی مشتێکی جوان بێ لە کوردگەهینی خەتی کوردایەتیش دەرنەچێنی لەو قاڵ بەدەرن ڕاستە دروستە دێلاخان با بێنە باسی ئەم گۆڤارە کە باسی ڕۆژە زێڕینەکانی هەڵەبجەکات ئەم گۆڤارە ماوەی چەندێکە دەستان پێ کردووە بە ناوی هەڵەبجە لە ڕۆژانی زێڕیندا چۆن بیرۆکەی بڵاوکردنەوەی ئەم گۆڤارەت بۆ هاو بۆ پشت دەبەستن بە چی زیاتر بۆ بڵاوکردنەوەی یاخود بۆ بابەتانی کەتیایە کۆکرێتەوە یەک ئەمە عەدەد نییە با بڵێم بڵاوکراوەیە گۆڤار نیە بڵاوکراوەیە دوو ئێمە ڕێکخراوی گوڵانمان هەیە لە بریتانیا کە نزیکی 12 ساڵە دامەزراوە ڕێکخراوێکی ئینگلیزیە من و مەریوان جەلال کە هونەرمەندێکی گەورەیە لە خەڵکی سلێمانی لێ کارەکەن بەیەکەوە ئەوانی کە هەموو ئینگلیزن سارا پەنیجیۆ ریچارد وایلدینگ ئارتستێکی زۆر گەورەیە لە بریتانیا دەیڤید کارنتن
کاڵا ئەوانە هەمومان کارێکین بەیەکەوە بەڵام کۆکو کورد من و مەریوانین ئەم بیرۆکەیە هات من بەڕاستی هەستم کرد کە ینی شتێکی گران بوو لە دڵما کرد هەمیشە کە باسی هەڵەبجەیەکی ئەڵی هەڵەبجەی شەهید کە بوو بە هەڵەبجەی شەهید معنای وایە کیمیایی ئەی باشە خۆ منەزانم ئەوە هینی ئەوە ناکەی کە تۆ ئەوەی کە بەسەر هەڵەبجە هاتووە کارەساتێکی زۆر گەورەیە بەڵام ئەوەی پێش هەڵەبجە معناوی ئەوەی پێش هەڵەبجە هەستەکەم هەمووی سڕاوەتەوە کەس باسی ناکە کەس باسی ئەوە ناکە کە هەڵەبجە شاری جوانی بووە شاری شاعران بووە شاری کولتور بووە شاری ڕۆشنبیری بووە شاری هەموو شتێ بووە یعنی ئەو شتە جوانانی کە ئەبێت بەڕاستی هەستم کرد ئەبێت دەربکەوێ ینی ئەبێ توقی ناکە لەوانەیە من بزانم بەڵام جەنابەت لەوانەیە تۆ نزانی زانی تۆ بزانی لەوانەیە یەکێک لە دوو هۆک بێ نازانێت لە هەڵەبجە چی بووە یەکێک من نازانم لە سۆران چی بووە ینی ئەو شتانە زۆر گرنگە لەوە ئەرکێکی سەرشانی ئێمەیە هی هەموو بەڕاستی من هەر ئەوە ناڵم کە هی هەڵەبجانی من پێشنیاری ئەوەم کردووە ئەڵم با لە دوو هۆک بیکەم با من بزانم شاعرانی دوو هۆک کێ بوون نووسەرانی دوو هۆک کێ بوون ڕۆشنبیرانی مەریوان سعف و مەریوانیش من باسی کوردستانی گەورەکەم یعنی هەر شارەی ئەبێ خۆیان هەڵسن بۆ ئەرکە بۆ ئەوەی ئەم جی لە تازەیە بزانێت چۆڕیاوە لە کوردستانە کێمان هەبوو لە کوردستانە یەکێک لەوانەیە کوڕەکەی خۆم بوو کە خوێندیەوە ڕاو بێ لە خۆشیانێ زین چی بکەیدای من تا ئێستا نەمزانی و هەڵەبجە بۆ شێوێ بووە تەسەوەر کە من هەڵەبجەیم و دایمە باسی هەڵەبجیان بۆکەم اینجا هێشتا نەگەیشت بوو مەسیجەکە بەدەستی بەڵام بەهۆی ئەمە جلەیەوە ئەم ڕێکخراوە با بڵێم بڵاوکراوە هەستم کردکەوە زۆر ئەرکی سەرشانی ئێمەیە کە خەڵکی پێشوو کە لە هەڵەبجە ژیاوە کە ئەو کولتورە جوانە ئەو کە ئەنجا بیرۆکە ئەوە بوو کە لە پێشە ماڕز بێ ماڕزەکە هەمووی حاضر بوو ینی فۆتۆگرافیە شعرە میوزیکە هەموو حاضر بوو بەس بەداخەوە خۆتزانی وەکو هەموو شوێنەکانی کە کۆڤید هات هەمووی داخست ڕاستە بەڵێ لەگەڵ ئۆرگەنایزیشنێکە ئیشەکەین ئەوان بە ئێمەیان وتیان چێ دەسەر ئۆنلاین کەوتمان باشە کە چێ دەسەر ئۆنلاین ئێستا تەمان حالی حاضری لەسەر ئۆنلاینە لە مانگی نەوە لە ئۆنلاین ماڕزەکە بەس ئێمە وتمان بە نسخەیەکمان هەبێ وەکو بڵاوکراوە کە گەنجێک بیگرێ بەدەستی و بیخوێنێتەوە باسی مەسەلەن بیرۆی ئەو خەڵکانی کە لە هەڵەبجە ژیاون مەسەلەن کوێستان خانە مەهاباد خانە ئەوانەی ئێستا هەموو کار بەدەستن لە هەڵەبجە کاری زۆر جوانیان بەدەستەوە یەکیان قایم قامە یەکیان ڕئیسی جامیعی هەڵەبجەیە کاک ئازاد تۆفیق کە گۆڤەنەری محافزی هەڵەبجەیە جەنابی وەزیر کە خەڵکی هەڵەبجەیە یعنی زۆر ئەو هەڵەبجە خانمان لە هەڵەبجە پۆستی باڵای باشیان بردووە حتمما ئێمە نەوەی عادیلەخانین حتممەە بێ وابێ بڵێ اینجا ئەو ئیشە جوانانیان کردو و بیرەوەریە جوانانە کە قسمانە سەرەوە ئایکێک لەو کەسانی کە زۆر یارمەتی داین دەم گۆوارە با بڵێم لەم بڵاوکراوەیە دکتۆر ڕێبوار فەتاحە ڕێبوار فەتاح شاعرانی هەڵەبجەی باس کردووە زۆر بە جوانی شەرحی کردووە ژیانیان شعرەکانی هەندێک پارچە تەرجمەی کردو بۆ ئینگلیزی کارێکی زۆر جوانی کردووە دەستخۆشی لێکم ئیتر ئەوە بوو بەسی ئەم عادەدە باسی جلوبەرگی هەڵەبجەیەکە باسی فوتبۆڵ لە هەڵەبجە مەسەلەن کە زۆر هەموو لایەنەکانی هەڵەبجەت خستۆتە ڕوو پێش کیمیاباران تەنها پێش کیمیابارانەکەت باس کردو یاخود دواتریش چ گۆڕانکاریکی بەسراتی باسکراوە ئەوتر ئەرکی سەرشانی ئەوانەیە کە ئێستا هەن من دیوەکەی پێشووتریت پێشووترم خستە سەری ئێستا ینی زۆر کەس هەیە مەسەلەن ئەڵێ ئافلانشتیتیانی و فلانم ئۆکی خۆتان بیکەن ئەمە پێشخەر بووین ینی هەنگاوێکمان ناوە کاتە پێت وایە ئێستا هەڵەبجە هاتۆتۆ سەر ئەو دیوەی کە پێش کیمیاباران هەبووە لە ڕووی کلتور و ڕۆشنبیری و هەوڵدانی خان هەوڵەدەن بەڕاستی هەوڵدەدەن ناڵین بەس هەوڵەدەن هەوڵێکی زۆر زۆرێ لە هەڵەبجە کارێکی زۆر جوانەکرێ لە هەڵەبجە بەڵام هێشتا چیتری بۆ بکرێ بگاتەوە ئەو ئاستا ئەزانیسی حڕیەت ڕاستە حڕیەت ئەبێ هەبێ ئەبێ ئەو هەموو شتێک یەکێک ئەگەر ئازادی هەبێت دەتوانێت زۆر شت بکات ئەو ئازادی هێشتا زۆر کەمە لە هەڵەبجە دێلا خان بۆچی هەڵەبجە بە زمانی ئینگلیزی
بڵاو کراوەتەوە زانی چۆنە مەسەلەن ئێمە کە بڵاومان کردو ئەمە مارەزەکە بۆ ئینگلیزیەکەم بۆ کوردی ناکەم لێوە نیە شتەکان هەمووی بە ئینگلیزیە ئەوەشی کە هەبوو تەرجمەمان کردو بۆ ئینگلیزی وتارەکان هەمووی بە کوردی یادێمە هەمومان تەرجمە کرد کە هەمان بوتمان بە ئینگلیزیە چونکە ئێستا ئەمە دەنوسخی چوو بە پەرلەمانی بەریتانیا داوای دەنوسخیکەیان کردووە ئەزانی مەسەلەن من ئەمەوێ خەڵکەکە بزانێ ینی کوردەکە لەلایەن توانم بڵێم لە سا هەفتەی خەڵک ئێستا خۆشبەختانە بە ئینگلیزی قساکە و بە ئینگلیزیە خوێنێتەوە زانی یەکێک لەو هەوڵانشی کەوتمان بیدین کە لە گوڵ جەماعەتی خۆمان دانیشتین هەڵەبجەیەکان لە سلێمانی کە بیکین بە کوردی شتێکی زۆر ئاسانە یعنی ئەوە هینێکی ناوێت وتم وتاری خۆتانە هەمووی هەیە بە کوردی بیکەنەوە جەلەیەک کە خەڵکەکە ئستفادی لێ بکە بەڵام ئێمە زیاتر وەکو وتم ئەمانەی خۆمان بناسیێنین ئەمانێ پەرلەمانتارێک گیت وازانێ هەڵەبجە هەرەوە بۆ کە ئێستا هەیە بەڵام کەسیری خوێنێتەوە سەرمایەکی گەورەیە لە ناو دووتوێی ئەم بڵاوکراوە باشە دێلاخان بەنیازنی بەردەوامی بدەی بەم بڵاوکراوە و ببێتە گۆڤار یاخود بەردەوامی هەبێت بە زمانەکانی دیکە بڵاویکەیتەوە یاخود هەر خەڵکی هەڵەبجەش خۆی بتوانێت بەردەستی بێت و جیلی نوێی هەڵەبجە سوودی لێ ببینێت خرەزانکی ئێمە ئێستا مەعرەزەکە هەر هەیە ینی مارەزەکەمان هەرەکەین ئینشەڵڵا ئەگەر ساڵێکی کە کۆڤید بێڵێ مەعرەزەکە هەبێ کە ئەو کاتێک کە تەواومان کرد ئێهێنینەوە بە کوردستان بۆ هیوای ئێنین بۆ کوردستان دهۆک دایانین لەس هەڵە هەولێر دایانین خۆمان بناسیێنین هەمومان خۆمان بناسیێنین بە یەک ئەنجا من بەڕاستی زۆر حەزەکەم لە هەموو شوێنەکانی کە بکرێت لە کۆیە بکرێ لە کەرکووک بکرێ لە سۆران بکرێ لە هەموو شوێنەکان بکرێ ئەوان شتێکی خۆیان وها بکەن پێشووتر چی کراوە لەو ناوچێ باشە هەر ببینینی تۆ بەیانی کە هاتی پێم خۆش بخۆزگە بە جلی کوردیەوە بمبینیتە بەڵام جلەکانیش ئەوەندە ڕەنگینە مۆرکی خانمێکی پێوەیە ئەمێ بە کورتیش باسێکی ئەمە بۆ بکەیت خۆتان دیزاینتان کردو و ئامانجتان چییە لەم لۆگۆیە دروستکردنی ئەم لۆگۆیش ئەوە کاگارن کە وەزیری ئەنفال و شەهیدان بوو داوای لێکردم کەشتێکی بۆ دیزاین بکەین بۆ ڕۆژی شەهید ئەنجا ئەو کارە من وەرچەر واڵدین کردمان دیزاینمان کرد بۆ ڕۆژی شەهید لە کوردستان ئەوڵەکانی خەڵکێکی زۆر بەشانێن بۆ هەستم کردکەوە ینی ئەوە من ئیشم زۆر کردووە بۆ کورد من تقریبا 32 ساڵە لە دەرەوە ژێم هەر ئیش بۆ کورد دەکەم بەڵام ئەوەی کە زۆر شانازی پێوەکەم ئەو باجەیە کە دیزاینم کردووە کەش بینن ینی بەیەخی جەنابی سەرۆکەوەی و جەنابی ڕێز وەزەرانی پێش و کارنی چێر و ینی هەموو هینەکان بەشانیانەوە اینجا ئەوە زۆر پێم خۆشە کە ینی وتەوان پێم وایە ئێستا ئەرکی سەرشانی حکوومەتەکە ئەو بکە کە بتوانین نسخی لێ هینکەین کە ببێت بە ڕەمزی وەکو ڕێمەمبەرنس دەی ئەوەی پاپیەکەی بەریتانیا هی کەنەدا کە شتێکی وەها بکەین بۆ کوردیش بۆ ڕۆژانی شەهید کە لەبیرمان نەچێتەوە کە ینی نەک ڕاستە هەر خۆی سمبولێکی جوانی شەوەکو گوڵێک ئاماژێکی بۆیە تیولپیشە لە بەرەوەی تیولپ خشخاش گوڵێکی کوردی بوو بەڵێ لە کوردستان دۆزیانەوە بردیان بۆ هۆڵندا ئەوەی کە کردی ئێستا لە هۆڵندا بەناوی هۆڵندیە ینا بۆی ئەسڵن ئەمە تۆکەی لە کوردستان بوو لە کوردستانیشەوە هەموو بابەتەکانی کوردانوە تەواو سەرکەوتوبووی دێ لا خەم پێم خۆشە گفتوگوی زیاتر بکەین بە تایبەت بابەتەکە شانیەوەیە کە زۆر قسەی لە سەر بکەین و بە تایبەت داوای لێبرنیەوەکەم کە زیری کوردی چونکە من هاتوومە تۆ بە سەفەر جلوکانیشم هەمووی لە دەرەوەیە من خۆم پێم خۆش بوو لە هەمیشە لە بۆنەیە کە گەڕم بۆی کە جلی کوردی بەکاربێنمەوە لە بەریکەم لە کۆنەکانی دایکم ئەوەندە ماوە کە بەردەوام بەکارهێنمەوە خۆشە ئینشاءڵڵا بە هیوایەوەی کە بۆ بۆنێکی تر بەیەکەوە جلی کوردی بۆشی نەمیشە زۆر سپاس بۆم دەرفەتە زۆر سپاس بۆ تۆش ئاتونگە زۆر سپاس ئێستش با بەیەکەوە گۆڕانکاریەکانی ڕەوشی کەش و هەوای شارەکانی کوردستان ببینین.
باسەکەمان لەسەر دیزاینکردن یاخود نەخشاندن بوو کە حەز و خولیای زۆرێک لە کەسەکان بوو بە تایبەت لە جلوبەرگدا بەڵام ئەم جارە دیزاینکردنی باخەکان کە ئەویش بەشێکە لە خۆشەویستی زۆر بۆ ژینگە و بۆ ئەو کارانە یاخود بۆ گوڵ و باخەکان کە باخەوانێک لە جوانکاریکردن و لە خۆشەویستی بۆ کارەکەی بۆ دار و درەختەکانی یەکێک لە گەورەترین پارکەکانی ڕانیە هەستاوە بە ڕانزاندنەوەی یاخود بە دیزاینکردنی ئەویش بەناوی ئامانج کە ماوەی 10 ساڵە فەرمانبەری گرێبەستە لە شارەوانی ڕانیە خولیای بۆ جوانکاری و دیزاینکردنی دار و سەوزایی هەیە و دەڵێت خۆشەویستی زۆرم بۆ کارەکەم هەیە خەڵکانێک هانم دەدەن و کەسانێکی ژوستویانە ساردم بکەنەوە پێی بڵێن کە بۆ چێماکەی تۆ هێشتا فەرمانبەرێکی بەڵام من بەردەوام بووم لە کاری ڕۆژانەی خۆم چونکە کارەکەم خۆش دەوێت. ماوەی 10 ساڵە لە شارەوانی کارمەندی گرێبەستم باخەوانم زیاتر بۆ کاری جوانکاریم ڕاستی زۆر کەس هانی دەدام و زۆر کەسی شانی ئەوەی دەدام کە واز لە ئیشەکەی بێنم و جوان نییە و مەعاش نییە و حکومەت هیچ منەتێکی پێ نییە بەڵام من وا شەر کۆڵم نەدا دەستخۆشی لەوانەش دەکەم کە هانیاندام کوتیان بەردەوام بە دەستخۆشیێکی زۆریان لێ دەکەم بەڕاستی من ئیشەکەی خۆم زۆر خۆش دەوێ و بەردەوامیش دەبم ئینشاڵڵا لەسەری. زیاتر حەزم لە جوانکاریە پێم خۆشە یعنی خزمەتێکی جوان بە شارەکەی خۆم بکەم بەردەوامیش بم لەو خزمەتەی بەبێ دابڕانیش ئینشاڵڵا حەزم لێ زیاتر لە بواری جوانکاری ئیش بکەم فکرەکان هەمووی خۆمە فکرەکانەوە نییە بڵێ لە شوێنی کە وەرم گرت پێ یان شتێک بۆ نمونەدارێک کە دەسی تەماشای دەکەی شێوەکەی لەوانەیە فکرێ بۆ دروست بێ شێوەکەی دێتە پێش چاوت زادجاری وایە بۆ نەچادان دەردەچێ شکڵەکەی وایە دارەکە بۆ خۆی دەناوە نیە بڵێ فەوری لێ دروست دەکەمەوە نییە ماندووبوونێکی زۆریشی دێ بەڕاستی زۆر جارێ داری گەورەیە دەچێت سەری بە ماتۆڕی مەترسی زۆری هەیە بەسەر ماتۆڕەکەی دابکەوی یاخود کەوێ خوارەوە مەترسیشی یەکجار زۆری هەیە. تو شتێکی زۆر جوانی لێ دروست دەبێت دارێکی تابڵەی پتە و زوش گەشە دەکا شکلیش جوانێکی لێ دەڕێ نەخشی جوانی لێ دەدرێت زۆر دارەساتووی تێدایە دڵمان لێ دروست کردو شتێکی زۆر جوانە لەبەرەوەی تو تەواو خۆڕاگرە نەدەشکێنێ هیچ بەبای هیچ تێکچوونی نییە بەڵام سوێیەکان بەو شێوەی جوان ناکرێن وەکو جوانکاری مەگە زۆر دارەکە پڕ بێ جوانکارێکی لێ بکرێت دەنا بەو شێوەی وەکو توەکەی جوان دەرناچێت. خەڵک ئێستا زۆر هەمووی لە ماڵی خۆی ئیشی جوانکاری دەکا پەرە بە سەوزایی دەدا هیوادارم هەموو کەسێکی جوابێ ینی بەڕاستی لە لای من ینی کە جوانکاریت خۆش نەویست سروشتت خۆش نەویست شتێکی جوان نییە بەڵام هیوادارم هەموو کەسێک سروشتی خۆی خۆش بوێ و بیپارێزێ و زیاتریش پەرە بە سەوزایی بدە. زۆر شانازی بە ئیشەکەی خۆمەوە دەکەم زۆر ئیشەکەم خۆش دەوێت ینی بەڕاستی شانازیێکی گەورەیە بۆ من کە خزمەتی شارەکەی خۆم بکەم خەڵکیش دێت تەماشای دەکا وێنەی لەگەڵ دەگرێ پێیان شتێکی زۆر جوانە ینی ئەوە هەموو شتێکە بۆ من شتێکی زۆر گەورەیە بەڕاستی بۆ من کە خەڵک دەستخۆشی دەکات دەڵێ دەستت خۆش بێ کە کاتێک دێم بۆ دام لەگە برادەرەکان دەست بە ئیشەکە دەکەین زۆر مرتاحم. بێگومان تێڕامانێکی قوڵ لە دەور و پشتی خۆمان ئەبێتە هۆی ئەوەی کە چەندین بیرۆکەی ئەرێنی و باش و سوودبەخشیش بۆ ئێمە سەر هەڵبدات و بەردەوام بین هەروەکو ئەو گەنجە کە جیا لە کارەکەی خۆی کردوێتە خولیایەک ڕازانەوەی باخەکە یاخود ئەو پارکانە و ژینگەیەکی جوانتری ڕەخساندووە. ئێمە هەمیشە لە پرۆگرامی ڕۆژ باش باز لە خواردنە کوردەواریەکان یاخود هەموو ئەو شتاناکەین کە مۆرکی کوردەواری پێوەیە یان لە ڕێگەی پامنێرانمانەوە کە باس لە خواردنە کوردەواریەکانەکەن ئەچنە شوێنێک بۆیە ئێستا خواردنی کوردەواری نەک هەر لە ناوخۆ
جیهانیشی تەنیوە کە لە وڵاتی سوید یەکێکە لە وڵاتانی ژمارێکی زۆر کوردی تێدایە کوردیتیان شتەجێیە لە زۆرینەی بوارە کوردەواریەکاندا چالاکیان هەیە هاوکات خواردنە کوردەواریەکانیشیان لەبیر نەچووە چەند چێشخانەیەکیان ئامادە کردووە کە سەروپێیان پاچەیەکێکە لەو خواردنانەی لە ناو کوردەواری بەتایبەت لە کوردانی تاراوگە لە سوید خواسێکی زۆری لەسەر هەیە. بۆیە کامێرای ڕۆژباش سەردانیەکێک لە چێشخانەکانی ستۆکۆڵمی کردووە کە هەموو ڕۆژانی شەممە سەروپێ پێشکەش بە سەردانیکاران و کڕیاران دەکات. کوردستانیانیش داوا دەکەن تەنیا ڕۆژانی شەممە نەبێت بەڵکو ڕۆژانی دیکەش پێشکەش بکرێت و تێر بخۆن لە پاچە یاخود سەروپێ. سلااو لە بینەرانی ڕۆژباش ئێمە خواردنی سەروپێمان هەیە زۆر بە خواردنە کوردیەکانمان هەیە بەس خواردنی سەروپێ یەکێکە لە هەرە بەناوبانەکانی خواردنی کوردیە کە زۆر بە پاکوخایانی لێ دروست دەکرێت ئێمە ڕۆژی شەمانە هەمانە بە تەنیا ڕۆژی شەمانە لە شاری ستۆکۆڵم و دەرەوەی شاری ستۆکۆڵم خەڵکانێکی زۆر ڕوومان تێ دەکەن خواردنی سەروپەیەکە زیاتر پێک هاتووە لە نانی کوردی ینی نانی خۆمان هەر لێرە دروستی دەکەین و بریانی هەموو شتەکان دروست دەکرێت سەروپەیەکە زیاتر پێک هاتووە لە زمانە و مێشکە و گۆشتەکەیتی و قاچ و سەرەکەیتی خەڵکانێکی زۆر بەدڵیانە و زۆرش پێیان خۆشە. سەروپەکان بە تامە سەروپەیەکی خۆشە تامێکی خۆشی هەیە خواردنێکی کوردەواریە هەفتەی یەک جار هەیەە من لە شوێنێکی دووری ئیشەکەم بە پێوێک کە سەروپەکان بەڕاستی خۆشە شەمانی ئێمە ئێرە بەس بۆ سەروپێ خواردن. بەڕاستی خواردنەکەیان زۆر بەلەزەت و بەتامە ئەو سەروپەیەکان بە خاستەن یعنی زۆر بەتامە و خواردنەکەش فلکلۆریە کوردەواریە بەڕاستی تامی زۆر خۆشە ئەمە حەز دەکەین ینی ڕۆژانە هەبیتن نەبەس ڕۆژی شەمویان. لەگەڵ هاتنی وەرزی سەرما و ئەو زستانە سەختی کە ڕووەکاتە هەرێمی کوردستانیش لێنانی سەروپێ زۆر زیاترە بێەوە حەزی هەموو کە دەچێتە لای خواردنی سەروپێ بە تایبەت لە بەیانیاندا کە چێژێکی زۆری هەیە و بینینی ئەو سەروپێش بێگومان وای کرد کە ئێمەش حەزمان لە سەروپێ بێت و بە تایبەت لەگەڵ هاتنی وەرزی سەرمایە. هەروەک کە باسی وەرزی سەرمام کرد کێشەشی زۆرە لەگەڵەوەی کە خواردنێکی خۆش لێنرێ ترخێنە بێ سەروپێ بێ بەڵام لەگەڵەوەشدا نەخۆشیەکانی یاخود کێشەکانی لەگەڵ وەرزی سەرمایە کە هەیە کەم نین چۆن بتوانین کە لەو کاتەیە ئاگامان لە خۆمان بێ بەتایبەت زۆرێک لە هاوڵاتیان مشکلیان هەیە کە ئاوی لووتیان زیاد دەکات ئاوی لوودێتە خوارەوە ئێمە مانوێت کە لە ڕێگەی ئەم بابەتەوە پێتان بڵین چۆن ڕێگری لە هاتنە خوارەوەی ئاوی لوود بکرێت کە گۆڤاری بڕای کسبیتای ئەڵمانی بڵاوی کردوەوە جوڵە و ڕاهێنانی وەرزشی یارمەتی دەرەبن بۆ بەهێزکردنی توانای جەستەیی و ڕێگری لە سەرمابردەیی و هاتنە خوارەوەی ئاوی لووت و ئاماژەی بۆ کردووە دەکرێت بۆ ڕێگری لە هاتنە خوارەوەی ئاوی لوود بنێشت بجوین چونکە لینجە پەردەی ناولود شێدار دەکات هەروەها هەنگوین نعنا و زەنجەبیل ئەو پێکهاتانن کە دەبنەهۆی ڕێگریکردن لە هاتنەوەی ئاوی لوود بە پێی بڵاوکراوەکە گەرمای هەڵمین یەکێکە لە باشترین چارەسەریەکان بۆ ڕێگری لە هاتنەوەی ئاوی لوود. ڕۆژ دوای ڕۆژ پشتبەستن بە ڕۆبۆتەکان بۆ جێبەجێکردنی کار و پیشەکان زیاترە بێت. بە شێوەیەک تا ئێستا ڕۆبۆتەکان شوێنی کرێکاری بیناسازیان گرتوتەوە و لە بەریتانیا یەکەم خان و لەلایەن ڕۆبۆتەکانەوە بنیاد دەنرێت. ئەوەش یەکەم ئەزمموی کارکردنی ڕۆبۆتەکانە لە دروستکردنی خان و بەڵام پێشبینی دەکرێت کاری ڕۆبۆتەکان لە باڵەخانە و بیناسازی فراوانتر بێت.
پێویست بوو بۆ دروستکردنی خانوویەکی لەم شێوەیە لێرە ژمارەیەک کرێکار کاریان بکردایە. بەڵام وەک دەبینین ئامێر و ڕۆبۆتەکان جێگرەوەی کرێکارەکانن وردە وردەش بە دانانی دیوارەکانی لەلایەن ڕۆبۆتەکانەوە شێوە بە خانووەکە دەدرێت. ئێمە بە شێوەی کۆنخشتەکان لەلایەن ئەم ڕۆبۆتانەوە دادەنین و خانوویەکی 10,000 خشتی دروست دەکەین کە لە دوو ژووری نووسن و هۆڵ و چێشخانە پێکاتوە و ڕۆبۆتەکان کاری ئەو بیناسازیە دەکەن. ئەم جۆرە پیشەسازیە یەکێکە لەو پیشەسازیانەی بەم دوایە پێشکەوتنی تەکنۆلۆژیا وای کردووە کە بتوانێت بەرەو پێشچوون بەخۆ ببینێ. لە ڕووی هێزی بازوو ئیدی پێویست بەکاری مرۆڤ نەکات. ئەمە یەکەم جارە ئەزمموی کارەکەمان بێنینە دەرەوەی کارگەکەمانەوە و ماوەی 4 ساڵە کار بۆ دروستکردنی ئەم ڕۆبۆتە دەکەین و یەکەم ئەزممونیشمان هێنایە ئەم زەویە فراوانە و دڵنیام سەرکەوتو دەبین. جێبەجێکردنی کارەکان بەم شێوەیە لە کەرتە جیاوازەکانی پیشەسازی بە ڕۆبۆتەکان شۆڕشێک لە پیشەسازی دروست دەبێت و کارەکان بە خێراتر و تێچوویەکی کەمتر جێبەجێ دەکرێن. بەڵام هەڕەشەیەکیشە بۆ سستبوونی هێزی کار و کەمبوونەوەی هەلیکار. لەلایەن خۆشیەوە بەرپرسانی بانکی نێودەوڵەتی پێشبینی دەکەن ئەگەر تا ساڵی 2053 بەو شێوەیە بەردەوام بێت ڕۆبۆتەکان جێگەی کارمەند و کرێکارەکان بگرنەوە. هەرچەندە کارەکان ئاسانترە بێ بە ئەوەی کە ڕۆبۆتەکان دروستی بکەن بینە دروست بکەن، بەڵام لەگەڵەوەشدا دەستی کار کەمترە کاتەوە واکات کە زۆرێک لەو کەسانەی پشتیان بە کرێکاری یاخود بە دیزاینکردن و بە دانانی یاخود دروستکردنی خانوو بەستووە کارەکانیان لە دەست بدەن. ئەمە پێشکەوتنێک بوو لە وڵاتی بەریتانیا، هەر لە وڵاتی بەریتانیا ئامێنینەوە بزانین چ پێشکەوتن و داهێنانێکی تری دیکەیان هەیە کە بە مەبەستی پاراستنی هاوڵاتیان لە ڤایرۆسی کۆرۆنا و ناچارکردنی بەبەستنی دەمامک لە نوێترین داهێنانیاندا لە بەریتانیا لە ڕێگەی کامێرایەکی ناسینەوەی ڕوخسار کە لە بەردەم ڕێڕەوی چوونەژورەوە جێگیر دەکرێت هەر کەسێک بەبێ دەمامک تێپەڕێت وێنەی تۆمار دەکات و کارمەندانی ژوورەکە ئاگادارەکاتەوە. خاوەنی بەشێک لەو شوێنانە کامێراکی لێدانراوە ئاماژەبەوەکەن بەهۆی ئەو تەکنەلۆژیایی ژمارەی کڕیاران و سەردانیکارانیان کەم بۆتەوە، بەڵام تەندروستی گشتی لەسەر ڕووی هەموو شتێکەوەیە. بەکارهێنانی دەمامک بووەتە بەشێک لە پێداویستی ڕۆژانەوە بۆ خۆپارێزی لە ڤایرۆسی کۆرۆنا، بەڵام بۆ بەشێک لە هاوڵاتیان بووەتە کارێکی قورس و بەکارهێنانی بەردەوامی بۆ شوێنە گشتی و قەرەباڵغەکان پشتگوێ دەخەن. لە نوێترین تەکنەلۆژیادا لە شارۆچکەی وەرکشایری بەریتانیا بە سیستمێکی پێشکەوتو لە ئامریکی ناسینەوەی ڕوخساردا کە لە پێش دەرگای شوێنە گشتیەکان جێگیر دەکرێت، تەنیا ئەو ڕوخسارانە وەردەگرێت و گڵۆپی سەوزیان بۆ دادەگرسێنێت کە دەمامکیان بەستووە. ئاماج لەو کارەش پاراستنی هاوڵاتیانە لە ڤایرۆسی کۆرۆنا. ئەوەی لەم سیستمە بەدەستمان هێناوە ئەوەیە کە ئەگەر کەسێک دەمامکی نەبەست بێت ئەوە کارمەندان شوێنەکە ئاگادار دەکاتەوە کە کەسێک بەبێ بەکارهێنانی دەمامک چۆتە ژوورەوە. بیرۆکەی پشت ئەم کارەشمان تەنها زیادکردنی هۆشیاریە بۆ بەکارهێنانی دەمامک و پارێزگاریە لە کڕیاران و هاوڵاتیان. بە بەکارهێنانی کامێرایەکی جێگیرکراو کە ڕوخساری کەسەکانیە سەردانی کاران وەردەگرێت نیشانی دەدات ئەگەر کەسێک دەمامکی بەست بێت یان نەی بەست بێت جیایان دەکاتەوە. ئەگەر دەمامکەکەدا بگرم لەسەر دەم و لوتم ئەوە دەردەکەوێت، بەڵام کاتێک دەمامکەکەدا دەنێمەوە ئاماژە دەدات بە گڵۆپێکی سەوز ڕێگە پێدراو دەبم و دەتوانم تێپەڕم. لە ناو ڕێڕەوی چوونەژوورەوەی ئەم باخچەیەدا ئامێرەکە جێگیر کراوە ڕێگە پێدان بۆ ئەو کەسانەیە کە دەمامکیان بەستووە. بەڕێوەبەری باخچەکەش دەڵێت هەرچەندە بەشێکی کڕیارانمان لە دەستداوە چونکە ڕەتی دەکەنەوە دەمامک ببەستن، بەڵام ئێمە لە پێناو بەرژەوەندی گشتی ئەم کارە دەکەین. زۆر قرس بوو کە ئەندامێکی باخچەکە بە درێژایی ڕۆژەکە بوەستێت و ڕووبەڕووی خەڵک ببێتەوە تکا بکات کە دەمامک ببەستن، بەڵام ئەم تەکنەلۆژیا نوێیە
ئاسانکاری تەواوی کردووە. لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا چەند وڵاتێک هاوڵاتیان لە بەستن و بەکارهێنانی دەمامک سەرپشت کرد. ئەم سیستمە نوێیە بە بەشێک لە ڕێنمایی و پەیڕەوکردنی یاسا دادەنرێت کە هاوڵاتیان ناچار دەکات دەمامک ببەستن. دەمامک یەکێکە لە پێداویستە سەرەکیەکانی خۆپارێزی لە کۆرۆنا و بە چەندین شێوە و ڕەنگ و قەبارە دروست دەکرێت. بێگومان هەموو ڕێگەیەکە دۆزرێتەوە بۆی کە هاوڵاتیان ناچار بکرێن بە بەستنی دەمامک جا ئەگەر خۆمان تەندروستی خۆمان خۆش بێ بێگومان بەردەوام دەمامک بەکارهێنین تا پارێزراو بین لە ڤایرۆسی کۆرۆنا. ئێستاش با بەهای دراوەبیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ببینین. کە 100 دۆلاری ئەمریکی بەرامبەر بە 125,150 دیناری عێراقیە و 100 یۆرۆ بەرامبەر بە 147,500 دیناری عێراقیە، 100 پاوەندی بەریتانی 162,000 دیناری عێراقیە، 100 لیرەی تورکی 15,600 دیناری عێراقیە و 100 تومانی ئێرانیش 4,500 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی عیار 24یش 382,000 دیناری عێراقیە و مسقالێک زێڕی عیار 21 335,000 دیناری عێراقیە، مسقالێک زێڕی عیار 18 286,000 دیناری عێراقیە. ئێستاش بابێنەوە سەر و بابەتانەی کە تایبەتن بە خانمان کە ناوێت خانمان چەند ئاماژەیەک پشتگوێ بخەن هەرچەندە خانمان بەراورد بە پیاوان سەردانی پزیشک دەکەن، بەڵام بەشی زۆری خانمان چەند ئاماژەیەک هەن فەرامۆشیەکەن، ئەوەش مەترسی بۆ سەر تەندروستیان دەبێت. ئەگەر هیلاکی و ماندوێتی فەرامۆش بکەن و ئەوە پشوو وەرنەگرن ئەبێتە هۆی کەم خوێنی. ئەگەر ئازاری سک چەند جارێک دووبارە بووە کێشە بۆ ڕیخۆڵە و ڕەحم دروست دەکات. وەجگەلەوە ئازاری سنگ لە خانماندا نیشانەی توشبوون بە نەخۆشی دڵە بۆیە نابێت پشتگوێ بخرێت. ئەگەر قەبارە و شێوەی خاڵی سەرجەستەی خانمان گۆڕانکاری بەسەرداهات نیشانەی توشبوون بە شێرپەنجەیە. ئەگەر خانمان هەستیان بە گرەی مەمک کرد دەبێت ئەوە نیشانەی توشبوون بە شێرپەنجە لە کۆی 8 خانم یەکێکیان شێرپەنجەی مەمکی توش ئەبێت کە پێویستەکە خانمان هەمیشە هۆشداریان هەبێت لەسەرەوەی کە بەردەوام پشکنینی ماگانە بۆ خۆیان بکەن بۆی کە هەر گرەیەک شەرت نییە کە شێرپەنجە بێت و زوو چارەسەری بکەن. وەجگەلەوە ئاوسانی پێ لە خانمان هەندێک جار نیشانەی مەینی خوێنە یان گرفتێک لە دڵدا هەیە. گرنگیدانی خانمان تەنها لە ڕووی مکیاژ و خۆگۆڕینەوە نییە، بێگومان لە ڕووی تەندروستیشەوە زۆر پێویستە، بۆیە هەمیشە تەندروستێکی باشتان هەبێ بە تایبەت بۆ هەموو بینەر و بیسەرەکانی کوردستان 24 و هەموو کوردانی جیهانیش لە هەموو دنیا هەر شاد بن.